لێبێ ئەم کاتتان باش لە پرۆگرامی بنکۆڵی ئەم جارە باز لەو هەماهەنگێ دەکەین کە لە نێوان سەرمایەداران هەبوو بۆ بنیادنانی چەندین نەخۆشخانە. ئایا تا چەند ئەم هەماهەنگیە ئەم پێکەوە کارکردنە بۆ ئایندەیش بەردەوامی دەبێت. ئەوەی دەستی من داپۆشەری دەم و چاو دەوترێت لە ڕانیە دروستکراوە و نمونونەکەی هێنراوە بۆ سلێمانی. باس لەوەیە ئەگەر هاندان هەبێت چەندین نوێگەری دەکرێت لە ناوخۆدا ئەنجام بدرێت. لەسەر ئەم پرسانە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. لە ماوەیەکی کەمدا و بە هاوکاری سەرمایەداران زەویەک کە پێشتر بەنزیخانە بوو تەرخان کرا بۆ نەخۆشخانەیەکی تایبەت بەو کەسانەی یان گومانیان لێ دەکرێت یاخود دوای دەرچوون لە گومان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. ڕەنگە لە پێشتر زۆر زانیاری هەواڵی لەبارەی نەخۆشخانەکە وترابێ، بەڵام تا ئێستا کەمتر تیشک خراوەتە سەر ئەو داهێنراوانەی لەو نەخۆشخانەیە بەکاردێ. لەوانە بوونی گەرمی پێوی ئۆتۆماتیکی و دانان و دروستکردنی پاکشکەرەوەی تایبەتی تاقیمی هەموو جەستە لە ناو سەقفی دەرچوون لە نەخۆشخانەکە. لە ئێستادا بەردەوام نمونێ و کەسانەی لێرە وەردەگیرێ کە گومان لێکراون لە بوونی هەر حاڵەتێکی پۆزتیڤ هەڵگری ڤایرۆسەکە لێرە دەتوانێت بمێنێتەوە. تا سی نەخۆش لێرە دەتوانرێ چارەسەری بۆ وەربگیرێ. 165 کەس لە پزیشک و کارمەند لێرە خۆبەخشانە ڕوبەڕووی ڤایرۆسێکی مەترسیدار وەستاونەتەوە. ئەوەی کێمێکم خۆبەخشیە کە بودجێکیش دیاری کراوە بۆ ئەو کەسانی ڕوبەڕووی کۆرۆنا بنەوە لەوانەیە و کارمەند و پزیشکانی لە تەندروستی شەکەن یەکی شتێکیان بۆ سەرف کرێ بەزوانی ئەمە هیچیان بۆ سەرف ناکرێت بە خۆبەخشیشەکە هەمووی خۆبەخشان لە خۆمە تاقی کرد. زۆر باشە تا چەنە جیهازی پێویستەیە لە ئەوەی خەڵکێک قسە لەسەرەوە کە جیهازی تەنەفوس ئەوترێت کەمە. ئەم وەختی خۆی لە هەموو سلێمانیە 8 لە تەندروستی و 4 لە شۆڕشە بووە. ئێستا بەس ئێرە 4 جیهازی تەنەفوسی سەناحیتیات وەختی خۆی بە خێویشڕیوە تازە. بەڵێ هەنێکی شۆڕش بۆ 4مان هێناوە دەدانی تازەمان کڕی و یعنی داهێنانمان کردو لە کۆمەڵە جیهازی تاقیم و پاراستن و پاکردنەوە و جیهازی بەسە بۆ گەرمی پێوەکان ئێمە لێرە کە هینمان کردووە ئێمە گەرمی پێوەکانمان دروست کردووە بەڵێ خۆمان دروستمان کردو هەمی خۆمان دروست. دکتۆر با بۆ خەڵکیش ڕوون بێتەوە لە زاری جەنابتان ئایا هەموو کەسێک کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە مەرج دۆخەکە بێ خراپ بێ جیهازی تەنەفوسی لە سایە 2 بۆ 4 لەوە زیاتر نییە. کەواتە ئەو 4 جیهازی کە لێرەیە کفایەت ئێمە 4دەمانەیە لەوانێ 15-20 تری هەیە بۆ ناو شاری سلێمانیەوە کەلار خەریکن ڕانیە گەرمیان خەریکن ئەمە ئیکردن ئەگەر لە هەموو هەرێمی کوردستانە ئێمە ژماری جیهازەکانی هەناسادانی دەستکرد بگەینە 1000 جیهاز ئێمە لە مۆردان ئینەف ئینگلیزەڵە لە پێویست باشترە بێت. باش هێنە دەهێنا نەکرێ گەر ئیمان نەو هێنەما باتێ دکتۆر ئەمان هێنا بەڵێ یان بمن زۆر باش لە دەستپێکی بەرنامەژەمە ئاماژەیەکمان بەوە کردووە ئەم جۆرە لە داهێنان چۆنە بینین کە کوردیە سێکە ئێمە لەناو ئەم نەخۆشخانەیە بێجگە لەمە ئەمە ئێستا برادرانی لە ڕانیەوە بەهێناوم کە لێ دروستکراوە بێجگە لەمە دەیان داهێنانمان ناو نەخۆشخانەیە هەیە ئەو گەرمی پێوانەی کە دامان ناوە ئێمە ڕاستە و خۆ بۆی کارمەندەکانمان زۆر ئەوە نەبن ئەگەر سەری قاعەکە کازانێکە پلەی گەرمی بەرزە بە گوڵۆپ لە جسمی نینەکە ئابەسێت نەخۆشەکە هەموو جارە بە ئامێرێک نەخێر ڕاستە و خۆ یەکسەر سەری گوڵۆپەکە یەکسەر کردن بە هەموو قاعەکە ئەتوانێت بەیەکەوە سەری 33 نەخۆشکە بزانێت چەند کەسیان پلەی گەرمیان بەرزیان بۆ نمونە دروستکردنی ئامێری تاقیمەکە ئێمە بە فکرێکی زۆر سادە و جوان ئامێری تاقیمان دروست کردووە لە سەقفەوە بە شێوەی دیمەنەمانەوەی حەزەکەم جەناب بەسەرنجی لەسەر بێ کاچی تەژوورە لە سەقفەوە کاچە ژوورە خۆ دەست ڕاگەی بەس کە دەرگەکە تەڕیش نابیت تەڕ نابێت و تاقیم دەکات و کۆمەڵە شتی زۆر ئاساییمان بەکارهێناوە لەوانەیە ئەگەر خەڵک نەزانێت باوەڕ نەکات کە ئێمە چۆن توانیمانەوە فکرێ بێت. کاشی بێنە بە قوربان کاشی بۆ ئێرە. ئەم هەوڵە لە ماوەی مانگی ڕابردوو هەماهەنگی کۆمەڵێک بازرگان و سەرمایەدار بوو. لە ئێستاشدا هەماهەنگن بۆ دروستکردنی چەندین نەخۆشخانەی دیکە لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان. نەک هەر ئەوەندە بەڵکو لە ئێستادا ڕۆژانە دەیان سەبەتەی خۆراک بۆ ئەو ماڵە هەژارانە دەنێرن کە لەم دۆخەدا پێویستیان پێیەتی. ئەوان دەیانەوەی هەماهەنگی درێژە پێ بدەن. بیرۆکەی ئەویان بۆ پەیدا بووە گروپێک دروست بکەن. ئەم گروپە لە کاتی پێویستدا هاوکاری هەر پرۆژەیەک بکات کە خەڵک یان حکوومەت پێویستی پێی بێ. پەیوەندیەکەم پێوە کرا لە بەغاوە داوای خەریتەیەکیان کرد چونکە من لە بیناسازیە تۆزێ معلوماتم هەیە چونکە هەر ئیشی خۆمە کە ئەمەم کردوتم ئەو خەریتەیەکی ترمان کرێسە بۆ هەڵەبجە کردمان بۆ هەمایەنگ بووین لەگەڵ بۆ بەغا
بۆ ئەمانە هەماهنگین تەلەفۆنم بۆکەن ئەڵەن وا بکە من پیان ئەڵم وا بکەن وا بکەن زۆر دڵخۆشم بەوەی ئەو برایانە کە هەڵسن ئەمیشە خێریاناکەن ئێمە ئەم دەردە تەواو ئەبێ بەس ئەم خەستەخانانە هەمووی ئەبێ بە بژانەوەی دڵ بۆ شارەکان و بۆ لەسەر کراوە ئەگەرم ڤایرۆسە ئینشاڵڵا کۆتایی هات ئێرە ببێ بچی هەموو ئەم خەستەخانانی کە ئێستا دروستەکرێ بە ئەجیزەوە بە ئەوە بەڵێ ئێستا ئامادە باشیەکرێ بۆ ئەم نەخۆشیە بەس دوایی ئەبێ بە بژانەوەی دڵ هەرەمویان هەمویانە بن بە چکە ئەجیزەکان ئەو پێداویستیانی گرنگە بۆ حکوومەتی زۆر شتێکی باشە بۆ سەحەی کوردستان هەماهەنگیە کە بێ بۆ خەستەخانەکانی تریان یعنی ئیسفادەیەکی باشی خەڵکی شارەکەشمان ئیسفادی لێ پرسیارش مەکەم وەکو سەرمایەدارەکانیش هەماهەنگیتان بەردەوامە بێ بەڵێ ئیشەڵا لە هەر شوێنێ پێویستکە ئێمە بە دەسەڵاتی خۆمان و بە گیرفانی خۆمان ئەچینە پێشەوە بۆ ئیشە خێریەکانی شەڵە. دوای ئەمە چه پرۆژێکی دیکەی خێری هەیە بۆی خەڵکێکیش ڕەنگە بۆ ئەوەی خەڵک چاوی لێ بکە باسکردنیشی باش بێ ئێوە ئەتەنەوێت جێبەجێ بکەن وڵی هەمانە خێریەک شڵات ڕۆژێکا لەواتەیە من و حی سادەر و کۆمەڵی برادری کلمەتنیا ئێمەنین ستافێکی 15 کەسیەکەن لەواچێ پرۆژەیەکی خواردن بێت مەسەن سەرەتامان بۆ 6,000 ماڵە لەواچێ لە بەیان دەست پێ بکەین ئینشاڵڵا. کەواتە پرسیارەکە ئەوەیە بۆ ئێوە لە ئایندەیە پرۆژەیەکی خواردن تەوزیعکردن بۆ ماڵان بەڵێ قوربان بۆ جێبەجێکردن بۆ ماڵەکەم دەرامەتەکە بەڵێ قوربان بەردەوامە بێن پرۆژێ وڵی ئێمە سبەینی ئینشاڵڵا ڕایەگەێنین وابزانام سەرەتاکەمان 6,000 ماڵە بە تەنیا من نیم 15 کەسی خێرخوازی باشین بە یەکەوە دەست قوت لەخوا سبەی دەست پێکە ئینشاڵڵا پرۆژەکە ئیتر لەواجێ سێ ڕۆژ بخایێنێت. بەردەوام تیمەکانی سەرپەرشتی نەخۆشخانەکانی دیکەی دەروی سلێمانی بۆ سوودبینن لە ئەزمموی نەخۆشخانەی ئاسا دێنە سلێمانی. دوای ئەو هاودەنگی و هاوسۆزەی کە لەلایەن بازرگانانی گەرمیانەوە بۆمان دەرکەوتکەوە ئێمە دەبێت دوای تەوابوونی ئەو پرۆژەش ئەنجومەنێک دروست بکەین وەکو ئەنجومەنێکی خێرخوازی بازرگانان و سەرمایەدارانی گەرمیان بۆ ئەوەی لە هەر کارێکی خێرخوازیە ئامادەی تەوامانتیابێ بۆ ئەوەی دەست پێشخەری بکەین لە هەر پرۆژەیەکی خێری. بڕیارتان ناوە لە دروستکردنی ئەنجومەنەکە؟ بەڵێ بڕیارمانداوە. چەند کەسی تیا بەشدار؟ 15 کەس. هەمانگیتانە بێ بۆ هەر کارێک لە قەیران بێیان بێ قەیران ئێمە ئەو ئەنجومەنە بەڕاستی وەکو یانەیەکی بازرگانی ناوی لێ ئەنێن کە حکوومەتیش پێشوەخت ئامادەی بۆی کەوا زەویمان بۆ دابین بکات ئێمە ئەو ئەنجومەنە دروست دەکەین و ئەو ئەنجومەنە ئەبێتە نوێنەری ئەو خەڵکەی تر. وا دیارە نەخشەکان بۆ دروستکردنی نەخۆشخانە لە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین کاریان لەسەر دەکرێت. لە هەڵەبجە شەو و ڕۆژ کارکردن بەردەوامە. نەخۆشخانەکانیش دوای تاوابوونی مەترسیەکانی کۆرۆنا بۆ کاری بچانەوەی دڵ بەکار دەهێنرێن. وگورە لە بەردەمەوە بارانەیان و لە کاریشا بەردەوامن. کاک حاجی تا چەنە بڕیار وایە هەماهەنگیتان بەردەوام بێ لە دوای تاوابوونی ئەو پرۆژێش کە ئێوە لەسەری وەستاون هەماهەنگەکەتان بۆ ئایندە بەردەوامی پێبەن لە چەندین پرۆژەی دیکەی خێری. طبعا ئێمە ناگەڕێنەوە بۆ پێشوو ئەوەی کە کراوە یانێ کارێکی مرۆڤایەتی و کارێکی نیشتمانپەرۆری و لە سۆنگەی دینداریمانەوەیە کە ئەزانین یانێ پاداشتی ئەمانە وەردەگرینەوە ئەوەی کە ڕۆشتووە بەڵام ئەمەی کە ئەمڕۆ خەریکینی لەگەڵ زۆربەی ئەو برادەرانەی کە لەم ڕۆژانە کە بەیەکەوە بووین و یانێ مناقەشاتمان کردووە لەگەڵ ئەو وەزعانە بڕیاری ئەومانداوە ئەوەی کە هەمانە بەشتی کەین لەگەڵ ئەو کەسانەی کە نەبوو نەدارن ئەم نەخۆشخانەیەش کە دروست دەکرێت یانێ لەگەڵ جیاتی ڕسمیە بڕیاری ئەومان باسی ئەومان کردووە کە تەنها بریتی نابێت لە نەخۆشخانەیەکیانێ بۆ ئەم نەخۆشیە ڤایرۆسیانە کرابێتەوە بکرێتەوە وە تەمەنا دەکەین یانێ کە بۆ ئەو غەڕەزە بەکاری نێنین لە مستەقبەلە بتوانین یارمەتیەکی هەڵەبجەمان دابێت توانی بێتمانیانێ ئەگەر لە یەکێک ینی بریتی بێت لە یەکێک لەو نەخۆشیانەی کە لە ICU لە چاودێری وردا بەکاری دێنین لەبەرەوە هەموو کەسێک هاتوونەتە سەرخەت هەم بە جیاتی ڕسمیەوە هەموو ئێمەش چۆن بۆ ماڵ و مناڵی خۆمانی دەکەین ئاوا ئیشەکەین لەم جێگەیە. طبعا ئەوە واجبێکی ئینسانیە ئیسلامیە وەتەنیە نیشتیمانیت یەکێکی مەفروزە هەموو خەڵکی کوردستان ئەوەی تۆزێک ئیمکانێتی بە لەو ڕۆژەدا پشتیوانی لە میلەتەکەی خۆی بکە یارمەتی میلەتەکەی خۆی بدا ئاگای لە
وەزی حکوومەتەکەی خۆەتی ئەوڕۆ وەزەکەی باش نییە دەبێت واجبە لەسەر هەر هەمومان گەیشتی بەو کارە ئینسانی هەستی ئەوەش بەڕاستی یعنی ئینسان خواگەر نانێکی دایە شتێکیدا دەبێت مەفروزە لە خزمەت میلەت و وڵات خۆی دابێت ئەمەش ئەو سەروەتەی کرد هەشمانی و میلەتەی و وڵاتێ و ئەوەی پێشمان بکرێ قسووری ناکەین بە هەموو وەختێکیدا نەکەرێ ئێستا ئێمە هەموو وەختێکی حازر بوون هەر حازریش دەبین و هەموو یارمەتێکی میلەتەکەی خۆمان بدەین ئینشاءڵڵا قسووریش ناکەین داواش لە خەڵکی دەکەین ئەوانش بێن پێش و بۆ ئەو مەشروع خێریانە داوا لە خێرخوازانی تریشەکەین کە ئێمە بەتایشید بۆ ئێستا ئەتوانین نەخۆشخانەکە دروستکەین بەڵام لەوانەیە کەم و کوڕیمان هەبێ بۆ دابینکردنی پێداویستیەکانی تری نەخۆشخانەکە و ئامێری تری نەخۆشخانەکە هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین ئێمە ئەو ئامێروشتانە بۆ نەخۆشخانەکە دابین بکەین داواکارین لە هەموو خەڵکی کورسان لەم زرۆڤە لەم کاتەیە کە ئێستا ئەم نەخۆشینەوە ئەم ڤایرۆسە ڕووی کردەتە هەموو جیهان هەر کەسێ بە گۆرەی توانای خۆی بەشدار بێت لەم پرۆژەیە لە هەموو پرۆژەکە لە هەموو کوردستان بەڕێگایەکی قەدەغەکراو لە هاتوچۆی خەڵکانی ئاسایی بەڕێوەین و بەردەوام کاری لێپرسینەوە و کۆنتڕۆڵکردنی ڕێگاکان دەبینین لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەگەینە بەردەمی مزگەوتی گەورەی شاری سلێمانی کە ڕەنگە لە هیچ کاتێکدا بەو شێوەیە بە چۆڵی نەبینرابێ تەنانەت هاتوچۆکردنی پیادەش لەلایەن پۆلیسەوە لەژێر کۆنتڕۆڵدایە و ڕێگری لێ دەکرێت وەک لەم دیمەنانەدا دەبینرێت دواتر دەچینە یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لێرە سەرۆکی یەکێتیەکە و چەند بازرگانێکی دیکە دەبینم کە بۆ داواکردنی مۆڵەتی ڕێگەدان بە هاتوچۆی بارهەڵگرەکانیان داوای کاراسانی دەکەن گەر پێم بڵێ تا چەنە شمەشی پێویست بە تایبەتی بابەتی پاکەرەوە لە ناو کۆگاکانە هەیە و خەڵکی ترسیان نەبێت لە ناو کۆگاکانە لەخوا بە زیادێ هەموو موادێک هەیە تا ئێستا هیچ شتێک کەم نەبووە و یعنی بەشی چەند مانجێکی تریشمان هەیە ئێمە هاتە سەرەوەی کە خۆمان کۆمپانیامان هەیە خۆراکی مارکێتیشمان هەیە هەتا ئێستا هیچ پێویستیەک نەبووە کە لێمان بڕابێت و کۆگاکانمان لەخوا بە زیادێ تەواو شتی پێویستی تایە تا لەوانێ بڵم چەند مانگێکی تریش دواتر لەگەڵ سەرۆکی یەکێتیەکەیش پیاسەیەکی شەقامە چۆڵکراوەکان دەکەین و پێکەوە پابەندی فرۆشیاران دەبینین بەر لەوەی دەست بە گفتوگۆکەمان بکەین تەلەفۆنێک بۆ شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتیەکە دەکرێت گەیشتە کوردستان گەیشتە کوردستان ئێدە زۆر باشە زۆر باش کە دواتر پێی وتم بازرگانێکی کوردی دانیشتووی ئەندەنوسیایە بەردەوام بابەتی پاکەرەوە و خۆراکی لە وڵاتەوە دەنێرنە هەرێمی کوردستان مەبەستم بوو لەبارەی ڤایرۆسەکە لە ئەندەنوسیا و کاری بازرگانیان لە ئێستادا قسە لەگەڵ ئەو بازرگانە کووردە بکەم بە تەلەفۆن لە ئەندەنوسیا هەواڵەکان دەنگ و باسەکان لەبارەی ڤایرۆسی کۆرۆناوە چۆنە؟ لە ئەندەنوسیا بەنسبەت ئەندەنوسیا ڤایرۆسەکە لەم هەفتەیە زیاتر شەنەی کردووە با بڵێن هەفتەی پێشوو لە حاڵەتی تقریبا 30 بۆ 40 حاڵەتێکە هەبوو بەڵام ئەم هەفتەیە زیاتر ئارەکان بەرەو سەرەوە بوو زۆر باشە خۆراک و مەوادی پاکەرەوە زۆر شتی دیکە کە جەنابتان بتان نارد بۆ هەرێمی کوردستان تا چەنە ئەم ناردنە هەرماوە یعنی هیچ گرفتێکی بۆ دروست بووە یان نەخێر ئاعتیادی وەکو ڕۆژانی دیکە شمەکەکان ئەنێرنە هەرێمی کوردستان من بەڕاستی لەم مانگەیە نەمانتوانیوە هیچ بنێرین لەبەرەوەی مرسەکان داخراوە و لۆدێکی زۆر لەسەر بنراباسێ و مرسی داخراوە بەڵام ئێمە وەکو کۆمپانیا خۆمان ئیشی خواردەمەنیەکەی ڕەمەزان نزیکە دای من 4-5 مانگ پێش ڕەمەزان حاوەلەکەین ستۆکی خۆمانمان هەبێت ئێمە بۆ نمونە لە مانگی سێ بێژەوەی بە چەند ڕۆژی حدودەکان داخرێ برنجمان هەبووە لە ئۆرۆگوایەوە گەشتوەتە کوردستان جێ دڵخۆشیە کە دەوڵەمەنان و بزنسمانانی هەرێمی کوردستان بە گشتی دەستیان داوەتە ئەوەی کە بتوانن کارێکی هەرەوەزی خێرخوازی بە یەکەوە بکەن و هاوکاری هاوڵاتیان بن ئێمەش پاڵپشتین بۆ بڕیار و ڕێنمایانەی کەوا هەیە بتواندرێ بە شێوەیەکی ڕێک و پێک هاوکاریەکان ڕێک بخرێن و بتواندرێ شوێنی خۆی بگرێت. یەکێتی بەڵەندەرانیش کە لە ساڵی 2014ەوە خۆیان دەڵێن بارودۆخیان لە باشیدا نەبووە تا ئەم ساتە ئەم ڤایرۆسەیش هێندەی دیکە کارەکانی ئەوانی وەستاندووە
بەڵێنی هەماهەنگی و هاوکاریەکانیشیان دەدەن بۆ هاوڵاتیان و حکوومەتیش. بە شێوەیەکی گشتی لە هەموو کاتێکا کاتێک مشکلە ڕووەکاتە وڵاتێ واجبی هەموو ئەو کەسانەیە کە توانایان باشترە یارمەتی ئەو کەسانە بدەن کە توانایان کەمترەوە یارمەتی دەستگاکان بدەن بۆ تەواوکردنی ئەو ئیشانەی کە لە بەردەسایە و دواتر لە خزمەتی دەستە جەمعیە تەواو ئەبێ. هەموو ئەو برادرانە ئەندامن لە لای ئێمە و هەمووی بەڵێندرن بازرگانن و بەرهێنن هەموو شێوازە ئیشەکانیان هەیە و توانی ویانە ئەو ئیشانە بکەن شوێنی تەقدیر و پێزانینە و جوامێری خۆیانە و ئینشاءالله ئێمەش بەردەوام ئەبین لە دەعمکردنی ئەو وەزع بەوەی کە پێمان ئەکرێ و بەو شێوەی کە مەسلحەتی گشتی تیاگە. بەڕاستی ئێستا حکومەت ئیشێکی باشی کردووە ژمارەیەکی مەرکەزی داناوە لە هەولێر بۆ کۆکردنەوەی یارمەتیدان بۆ حکومەت و بۆ دەستگاکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. من پێم باشە لە هەموو پارێزگایەکەوە بکرێ تەنها بە یەک سیغە نەوەسن و ئەو سیغەش پێویست بێ بەو مەرکەزیەتە کۆ بکرێتەوە هەموو پارێزگاکان و بە ئاگاداری پارێزگا و چەند شخصیاتێک و ڕێکخراوێک محاولە بکەن زۆرتر کۆنتاکت لەگەڵ خەڵکا لەگەڵ سەرمایەدارەکانە بکەن بۆی بتوانن پارەیەکی باشتر زیاتر بەکەڵکتر لە کاتی خۆیان لە کاتی زەرورەتە بگاتە دەست ئەو کەسانەی کە ئیدارەی ئەمە ئەزمە ئەدەن و بتوانن سوودی لێوەربگرن و کێشەکە لەسەر حکومەت و لەسەر هاوڵاتیان کەمکەن. لە ئێستادا و پاژە و دابەزینە بەرچاوی نرخی نەود لە بازارەکانی جیهاندا بەشێک لە وڵاتیان دوودڵی ئەویان بۆ دروست بووە کە ئایا بەشە خۆراکی مانگانە دابش دەکرێت؟ هەروەک لەبارەی خاوبوونەوەی ڕەوتی بازرگانی لە بەندەر عەباس و هاوکاریەکانی بازرگانان لە ماوەی ڕابردوو بۆ تێپەڕاندنی دۆخەکە گفتوگۆ لەگەڵ وەزیری پێشەسازی و بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. ئایا بەشە خۆراکی مانگانە ناوەستێت بە تایبەتی کە نرخی نەوت ئابە و جۆرە دابەزینی بەخۆیەوە بینی بەشە خۆراک هەرە درێت بە هاوڵاتیان؟ بەشە خۆراکی مانگانە چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو بەشە خۆراکە دابش کرا و ئیتریشمان ئێستا لە کۆگاکاندا هەیە کە بەشی برن بۆ مانگی داهاتوو دابش بکرێتن ئەو بڕەخۆراکانە ئەنی دڵنیاییش هەیە بۆ مانگی داهات. بەڵێ بەڵام ئەو بڕەخۆراکانە چونکە مانگانە لە ڕێگای وەزارەتی بازرگانی عێراقیەوە بۆمان دێتن ئێستا هیچ شتێک لە گۆڕانیە بوەستێ و دەستخۆشیش لە هەموو ئەو سەرمایەدار و خواپێداوانە دەکەین کە جوامێرانە هاتوونەتە پێش بۆ هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. کات پێنجی ئێوارەیە و پارێزگاری سلێمانی بەردەوام لە ڕێگەی تەلەفۆنەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و نووسراوە فەرمیەکانیەوە سەرپەرشتی هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەکات لە سنوورە ئیداریەکەی خۆیدا. داوا دەکات هەوڵەکانی کۆمەک کۆکردنەوە و بەدەمەوە هاتن لە پەرتبوونەوە ببێت بە هەوڵێکی استراتیژی نیشتیمانی. ئێمە کە داوای ئەوەمان کرد ئەمە ڕێک بخرێتەوە و ئێمە بانگەشەمان بۆ کردەوەمان کرد کە هەموو ئەمانە لە چەند پرۆژێکی نیشتیمانیا کۆ بکرێتەوە ئەم هەوڵە لە توپەرپەرتانە کە هەوڵی زۆر جددین دڵسۆزانن خەمخۆرانن بێ بە هەوڵێکی استراتیژی نیشتیمانی بۆەوەی ئێمە دوای تێپەڕاندنی ئەم قۆراغەش کە درمێکی وەرزیە و بە پشتیوانی خواهیمەتی ئەمولایە کۆتایی پێێت بتوانین شتێکی پێ دروستکەین کە بۆ بوارەکانی تر سوودی لێ ببینین بە تایبەتی سا باسی کایی تەندروستیەکەین وا بکەین نەخۆشخانەی وا دروستکەین کە بتوانێت شوێنی چاودێری وردی تیاابێ شوێنی چارەسەرکردنی ژیانەوەی دڵی تیاابێ بەرنمەیەکی هەرەوەزی هەماهەنگی و دەستگیرۆدەیی یەکتریمان ڕاگەیاندووە کە هەزارەها بەشە خۆراکمان دابش کردووە بەسەر ئەو خەڵکانی کە ئەم بارودۆخە کاریکەری کردوتە سەر بژێوی و ژیان و داهاتیان و بەردەوام ئێمە لەو پرۆسیین وەدایان کۆمپانیای نیشتیمانی هەڵمەتی گەوریان دەست پێ کردووە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرنمەیەکی نیشتیمانی گەورەی بوو لەسەر ئاسیێرەی کوردستان لەو بوارەیە بەدەست ئەو کەس خەڵکێک ئێستا گوێی لە جەنابتە ئەڵێ من چۆن بازرگانێکم یان خواپێداوێکم پارەیەک بنێرم بۆ پارێزگای سلێمانی بگا بەدەستی خەڵکی هێژار لەم دۆخەیە لەم ساتەیە خەڵک کەزانی پارە پیا بکە دڵنیاتەکەمەوە هەموو کەسێکی ژەزانێت چۆن خێر بکە بۆیە هەر ڕێگەیەک بۆ گەیاندنی ئەو خێرە بە دەستێک کە پێویستی پێەتی بە ماڵێکە دەستی پێویستی پێەتی جێی سوپاسە و ئەوانە زۆر بە خێرایی و ئاسانی ئەتوانرێت بدۆزرێتەوە ئەگەر یەک تۆست چاومان بخینە کار و بەوردی سەیری دەروبەری خۆمان بکەین. لە ماڵەکەی خۆی سەرمایەدارێک دەبینم کە زۆر جار وتە و سەرنجەکانی لە پرۆگرامی بنکۆڵدا ڕایگشتی دەجوڵێنێ خۆشی دەڵێت
هەموو ئەو کۆمنتانە دەبینێت کە لەبارەی قسەکانی دەنووسرێت ئەو لە ئێستادا نووسراویشی فەرمی لە ئەنجومەنی وەزیرانەوە پێگەیشتووە واکو یەکێک لە سەرمایەدارەکان داوای لێکراوە بۆ تێپەڕاندنی دۆخەکە هاوکار بێ و کۆمەکی خۆی پێشکەش بکە هەر لێرەوە چەندین بەڵێن دەدات. لە ڕاستیا ئەو نامێ وابزانەکەم بۆ زۆربەی زۆری وەبەرهێنەرە ئەوە بەرهێنرانی کە دیارن کە خاوەنی پرۆژن کە لە ماوەی ڕابردووە دەوریان هەبووە لە قەیرانەکانی ڕابردوو چونکە هەرێمی کوردستان بە چەندین قەیرانە تێپەڕیوە ژمارەی 493 لە بانکی منارەیە و داوا لەوە بەرهێنەر و سەرمایەدارانکان کراوە وەک هەڵوێستەکانی ڕابردوو حتا ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕێز مەسرور بەرزانی باسی هەڵوێستەکانی ڕابردووی وەبەرهێنەرانەکە کە پێشتر ئەو سەرۆکی حکوومەتیش نەبوو بەڵام وەبەرهێنرانی ئەمە لە شەڕی داعش و هەروەها لە هەموو ئەو وەزعانی کە لە ماوەی ڕابردووە بەسەر هەرێمی کوردستان هاتووە وەبەرهێنەران پێشەنگ بوون. ئەو کۆمەلای یاسین کە داوا لە وەبەرهێنەرانی ڕەفیق دەکەیت کە هاوکاری ئەم دۆخە بکەن و پارەکانیان ببەخشن. ئەگەر ئەوان گوێیان لەم بەرنامە بێ بڵێن کاک مەلا یاسین خۆی بە بڕ بە ژمارە چەندێکە بەخشێت. لەم وەزعانیا زۆر بەشداریم کردووە و زۆر جار منافەسەی باشم دروست کرد لە بینی دەوڵەمەندەکانی و دەوڵەمەندەکانمان ڕیزبەندیمان بۆ کردم لە یەکێتی وەبەرهێنانی کوردستان خۆمان باش زانین کێ یەکەم دەوڵەمەندی کوردستانە کێ دووهەمە و کێسی ئەمە احتیمالی ئێمە لە یاسین ئەگەر ڕقەمدانین لە ڕیزی سەد دەوڵەمەندەکەی کوردستانە بەڵام تاوەکو ئەو کاتێک کە حکوومەت پێویستی بە مەلایاسین و کۆمپانیای بەڕێز بێت من لێرەوانێ لە کوردستان 24 ئەلانەکەم لە 150 سەرۆت و سامانەکەم هەرچیم هەیەی بەخشم لە پێنا ئەوەی کە حکوومەت بۆ هەنگاوەکانی داهاتوو و لە لایەکی تریشەوە خەڵک بەڕاستی ئێمە دووبارەیە عەرزەکەم ئەوە ئێمە بەجێڵین چونکەم ئێستا لە میدیای هیچ کەسێک ئەمە ناکا بەڵام من دوایی دەرەکەوی ئینشاڵڵا کە دوایی ڕیزبەندی کرا و ناوەکان خوێنراوانە چکم داهاتوو ئێمە ئاگادارین ئەزانین باش ئەزانین کە زۆر بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس و پێزانین و واروەها پێزانینی خۆیان بەرامبەر بەو سەرمایەدار و دەوڵەمەندانە ئەخەنە ڕوو چونکە ئەم بۆم باس کردیت ئێمە لە مێژووی مێژوەکانی ڕابردوو نزیکەکانە لە دوورەکانیشا سیرکەین زۆر بوون ئەوانەی کە لە گرانی گەورەیە زۆر یارمەتی خەڵکیان ناوە بەڵام کەمن ئەوانەی کە نەیان چۆتە مێژوانێ لەم شارەی تۆە هەموو سەروەتمەند و دەوڵەمەندانی کە هەم 5 کەس نەیان چۆتە مێژووە من ڕاستێک ئاشکرا ئەەکەم ئەویش قسەی دڵمە و بەکردەوەش ئەمە جێگیرەکەم ئەم جارە کار لەوە چوە ئێمە بە شێوازێکی ڕووپاماییان ڕیایی لە بەردەمی میدیاکان قسە بکەین من لە ماوەی ڕابردووە لە دەستنیشان پێشتر بەڕیایی قسەتان کردووە بە دڵنیاوانی ئەمڕۆ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ هەموو کۆمپانیەکانی دنیاوان بەڵام ئەم جارە ئەم کارە ساتی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئیتر واز باواز لە ڕیایی ڕووپامایی بێنین بەجددی من وەک خۆم قسەکەم هەرچەند لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە کڕینی باشترین ئامێر بۆ ئەو خستەخانەی کە کرایوانە دەورێکی زۆر باشم بینی بەڵێ نەخۆشخانەی ئاسا واروها دوێنێ بەڕێزان لە سەیساق و واروها لە شوێنەکانی ترەوە کە خستخانە دروستەکەن هەمی پەیوەندیان کردو ئێمە بەڵێنی خۆمان پێداون کە بۆ هەر شوێنێک بەبڕێ بەشدارێکین بەڵام ئەمەی نا ئەمەی کە ئێستا حکوومەت ئالانی کردو و هەژماری بانقی خاتە ڕوو بەڕاستی نابێ بۆ بەرهێنەرەکانی ئێمە خەمسار بن بە یەکجار من داواکارم لێرە لەم بەرنامەی 24وانەیە کە بەرنامەیەکی باشە و جەماوەرێکی زۆر گەورەی هەیە داواکارم حکوومەت میکانیزمێکی باشتر پەیڕەوکات چونکەم لەم دووسێ ڕۆژەیە کە ئەم داواکاری حکوومەت هاتوۆتە پێشەوە بۆ جێبەجێکردنی ئەم ئەرکە کە بەرهێنەران ئەبێ وەک ئەرک جێبەجێکەن نەک وەک ئەوەی کە بیرکەنەوە خێرە بە حکوومەتکەن حکوومەتی ئێمە خێری پێناشێ بەڵام ئەمە وەزعێک ڕوویداوە هەمومان ئێستا لە ناو باخیرەیەکین ئەم باخیرە ئەگەر خوا نەخواستە کونی تیابێ هەمان تێچین. هەماهەنگی و کۆمەکی سەرمایەداران تازە نییە و لە زۆربەی کاتەکان بینراوە بە تایبەتی لە کاتی قەیرانی دارایی و شەڕی چەکدارانی داعش کە بە چەندین شێواز شانبەشانی هێزەکانی پێشمەرگە وەستانەوە و هاوکاریەکانیان دەگەیاند. لە کۆتاییەم پرۆگرامە بەوە گەیشتین چه ئەو سەرمایەدار و بازرگانانەی داوای کۆمەکیان لێکراوە چه ئەوانی دیکەش کە هەر لە سەرەتای دروستبوون و سەرەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا مردانە لی هاتنە دەست لە دروستکردنی نەخۆشخانەکان لە ناردنی سەبەتەی خۆراکی لە بەسەکردنەوەی ماڵە هەزارەکان لە دروستکردنی گروپەکانی خۆبەخشی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم ئەوانە سەلماندیان کە ئێستا زروف و ڕۆژگار و دۆخێکە پێویستی بە یارمەتیدان و کۆمەکی هەموو لایەک هەیە بۆ ئەوەی دوجار وا بکرێت ژیان و دۆخی ئاسایی بۆ بازار و شوێنە گشتیەکان و ناوماڵەکانیش بگەڕێتەوە تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەک لە خۆشی ئابن خواتان لەگەڵ.